ماوەی ساڵێک و مانگێکە هیچ بڕەبووجەیەک دابین نەکرا بۆ یەکێتەکەمان تا بتوانین چالاکیەکانی خۆمانی پێ ئەنجام بدەین. ئەوەش بەڕاستی هەڵوێستی مەی کۆبنەوەکمان کە یاداشێکمان لە 6 خاڵەوە شە پاش ئەوەی تەتەڵەی دەکەین و ڕێشی دەخین دەدەینە وەزارەتی ڕۆشنبیری و دژنە ئۆلمپی کوردستان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان یاداشش کەشمان لە ساڵ 2010 پێشکەش کردووە، بەڵام ئەویش بێ وەڵام بووە. دەمانوێت ئەو جیاوازە نەبی لەما بەینی یەکێتی تۆپی پێ و یەکێتیەکانی دیکە کوو بجا بۆ یەکێتی تۆپێت ئامادە دەکەن. ئێمەش پێمان خۆشە لەبەرەوەی ئێمە دووەم یەکێتینە، یعنی ئەمەش جەماوەرێکی زۆرمان هەیە وەکو یاریزان و ڕاهێنەر و ناوژوان و جەماوەرێکی وەرزشی زۆر لە باسكە نزیکن لەبەرەوەی دووەم یاریە. بۆیە ئەمەش ئەوڕە کۆبنەوەی ئاسای خۆمان ئەنجامدا چەند خاڵێکمان ئەوە کردووە ئینشاءالله پاش چەند ڕۆژێک کە ئەوانە دەگەنە شوێنی مەبەست بۆ ئەوەی بتوانن هەڵوێستی خۆیان بەڕوێنی پێما برێن یانەوە تا یەکێتەکان هەمووی سڕکەن چاڵەکی وەرزشی نەکرێ یانیش کرا بەبێ فەرق و جیاوازی لە بۆ هەموو یەکێتەکان وەکو یەک ئەنجام بدرێت.